ساڵی 2023 چێکە لە ساڵە گرنگەکانی سینەما چەند فیلمێکی جیاوازی پێشکەش کردین دە لە دڵخوازترین فیلمەکانمان بۆ ئەو ساڵە باز دەکەین پێشەوەی بچینە سەر تۆپ 10 چەند فیلمێک باز دەکەین لە تۆپ 10 ئێمە نین بەڵام شایانی بینینن Tears of the Sun, Gothica, The Missing, Underworld, Too Fast, Too Furious, Tomb Raider, Bad Boys 2, Final Destination 2, Johnny English, Hulk, 13, The Core و Matrixی 3 ژمارە 10 فیلمی The Texas Chainsaw Massacre هەرچەندە ئەو فیلمە دووبارە دروستکرابەی Texas Chainsaw Massacre ساڵی 1974 و بەقەد ئەو ناوازە نییە بەڵام هەر فیلمێکی چێژبەخشە بەو کەسانی حەز بە فیلمی ترسناکی توند و خوێناوی دەکەن چیرۆکەکەی لە ڕووداویش ڕاستەقینە وەرگیرا بە کە چەند کەسێک دەکەونە نێو خانوویەک پیاکوژێکی مەترسیدا بە ناوی Leatherface دەست دەکات بە کوشتنیان ژمارە 9 فیلمی Wrong Turn بە هەمان شێوە Wrong Turn لە کاتێکدا بڵاوکرێەوە فیلمە سلاشەرەکان زۆر بەناوبانگ بوون واتە ئەو فیلمانەی کە پڕخوێنن Wrong Turn چیرۆکی چەند گەنجێک لە دارستانێک دەجێڕێتەوە لەسەر شەقامێک بە هەڵە دەسوڕێنەوە و دەبنە نێچیری درندەترین بوونەوەر فیلمێکی کلاسیکە پڕخوێنە گەر حەز بەو جۆرە فیلمانە دەکەیت لە بیر نەکراوە ژمارە 8 فیلمی Terminator 3 Rise of the Machine لەوانەیە باشترین فیلمی Terminator بێت لە دوای بەشی یەکەم و دووەم لە مێژوودا هەرچەندە هەمان کاریزمای بەشی یەکەم و دووەمی نییە بەڵام چیرۆکێکی بەهێز و ئەکشنێکی ناوازە بۆ کارکتەرە Terminatorەکەی Arnold Schwarzenegger و خراپەکارەکان پێشکەش دەکات ژمارە 7 فیلمی بروس ئۆڵمایتی جیم کاری لە سەرەتای 2000ەکان چەندین فیلمی ناوازەی کۆمیدی خەیاڵی زانستی و فانتەسی پێشکەش کردیم بروس ئۆڵمایتی یەکێکە لەو فیلمانە چی ڕوودەدا گەر ڕۆژێ خوددا جیهان بداتە دەست و خۆت بەڕێوەی ببەی یەکەم کارت چی دەبێت و وەرەتوانی چی بکەی فانتەسیێکی فەلسەفی و ناوازە شایانی بینینە ژمارە 6 The Italian Job پێش بەناوبانگبوونی فیلمەکانی Fast and Furious عاشقانی سینەما تەنیا ئەو فیلمەمان هەبوو بۆ سەدانجار سەیری بکەینەوە مارک وۆلبەرگ جیسن ستیتهام ئێدوارد نۆرتن چارلز تێرۆن دۆناڵد سوودرلاند سێث گرین فیلمێکی دزین و بانبڕی و ئۆتۆمبیلی ناوازەیان پێشکەش کردین ژمارە 5 فیلمی The Last Samurai یەکێک لە جیاوازترین فیلمەکانی تۆم کروز و ژمارە و فیلمانەش زۆر کەمە ئاکتەرێکی بەناوبانگی ئەمریکی شمشێرێکی سامورایی هەڵگرێ تۆم کروز پاڵەوانە کێن واتەنابی و مامۆستای هونەری شەڕکردن هیرۆیۆکی سەنادا لەو فیلمە داستانیە ناوازەیە بەشدارن ژمارە سوار فیلمی X2 فیلمەکانی X-Men لەو فیلمەوە بوونە زنجیرە فیلمی بەناوبانگ یەکێک لە باشترینەکانی فیلمەکانی X-Men و سوپەرهیرۆ لە سینەما خۆشەویستی هەمووان هیو جاکمن بە ڕۆڵی وولڤرین لەم فیلمە دەدرەوشێتەوە و فیلمێکی لەبیر نەکراوە ژمارە 3 فیلمی میستیک ریڤر گەر حەز بە فیلمێکی سارد تاوانکاری لێکۆڵینەوە لەسەر ڕووداوێکی دڵتەزێن دەکەی و پاڵەوانەکە پۆلیسێکی کاریزماتیک و ئەکتەرێکی بلیمەتی سینەما بێ کە ئەکتەر شۆن بێنە لەو فیلمە باشترمانیە سەیری بکەی میستیک ریڤر لە فیلمە لەبیر نەکراوە ژمارە 2 فیلمی Pirates of the Caribbean The Curse of the Black Pearl یەکەم فیلمی چەتەکانی کاریبیان لەوانەیە باشترین نێو زنجیرە فیلمە بێت کارکتەرە کاریزماتیکەکەی کاپتن جاک سپارۆ بە بەرجی جۆنی دێپی پێشکەش کردین هەرچەندە جاک پاڵەوانی سەرەکی نیە و لەوانەیە هۆکاری سەرەکی بەهێزی و فیلمەش بێ کە نوانێکی نایاب چیرۆکێکی بەهێز فیلمێکی مێژوویمان پێشکەش دەکات ژمارە 1 بێگومان فیلمی Lord of the Rings The Return of the King باشترین فیلمی ئەو ساڵەیە خاوەنی خەڵاتی ئۆسکارە بۆ باشترین فیلمی ئەو ساڵە باشترین فیلمی زنجیرە فیلمی شایەنگوستیلەکانیشە پێویستی بەڕوونکردنەوە نییە بەڵام کۆتاییەکی ئەفسانەیی بە زنجیرە فیلمەکەدا ئەمانە دە لە دڵخوازترین و باشترین فیلمەکانمانن بۆ ساڵی 2023 ڕیزبەندیەوە چۆنە لە کۆمنت بینوسن لایک و سابسکرایب بۆ بەرنامەی بۆکس ئۆفیس لەبیر مەکەن